تەبان ئێمە هەمومان لەم چەند هەفتەی ڕابردووە شایەتی ئەو بووین کە جموجۆڵێکی سەردانەکانی نێچیروان بارزانی بۆ لای حیزبە عێراقیەکان پاشان سەردانەکەی ئۆردوغان بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان سەفەری سەرۆکیەکێتی نیشتیمانی بۆ ئەمریکا ئەمانە مەجموعەیە جوڵن کە گزارش لە ئاڵوگۆڕ و گۆڕانکاریەکەن کە لە عێراقا هەیە وەکو بەشێک لەو گۆڕانکاری و بارودۆخی کە لە جیهان و ناوچەکە بە تایبەتی بە دوای دامرکانەوەی کێشمەکێشی نێوان ئیسرائیل و ئێران هاتۆ تەکایەوە. ئێستا گەرچاوێک بگێڕین بە ڕاگەیاندنەکاندایە ئەو تەسریحاتانەی کە سەرانی دەوڵەتانی مەنتیقا زلهێزەکان ئەیدەن هەمویان باز لە ئارامکردنەوە و ئیستیقرارکردن و جێگیرکردنی دۆخێکی سەباتی سیاسی لە عێراقاکەن. ئێران، تورکیا، ئەمریکا وەکو سێ هێزی ئەسڵی کە لە عێراقا دەخاڵەتیانێ هەموو خوازیاری ئارامکردنەوە و ئیستیقرارکردن و دامرکانەوەی تەشەنوجەکانەکەن. ئەم سەردانی نێچوان بارزانی گۆشەیەک لەم وەزعەتە پیشانە کە هەموو هێزەکان خەریکی ئاڵوگۆڕێکن لە پێگەی خۆیانە، جموجۆڵەکەن بۆی کە باڵانسی هێز ڕاگرن کە بتوان پێگەی خۆیان ڕابگرن. بە تایبەتی ئەم سەردانی نێچیروان بارزانی بۆ ئێران بە دوای ئەو تەشەنوجا دێکە لە 4 مانگ لەمەوە بەردوایەوەی کە ئێران بە بەهانەوەی کە پێگەی ئیسرائیل لە هەرێمی کوردستانە و بە ئاشکرا بەبەرچاوی هێزەکانی ئەمریکا و تورکیا و دەوڵەتانی مەنتیقەوە هەولێری بردومان کرد و ئەو هەڕەشە و کوڕەشانی کە هەردوو لە یەکتریان کرد. ئێستا هەردوو لایەن هەوڵەدەن کە شەرایط ئارام بکەنەوە، عادیکردنەوەی مناسباتی بینی پارتی بە تایبەتی لەگەڵ ئێرانە. بەڵام ئەمە خۆی ڕنگدانەوە و لە درێژکراوەی ئەو دۆخەیە کە ئەردوغان بە دوای ئەوەی کە هاتە عێراق ڕاستەخۆ لەگەڵ حکوومەتی عێراقا مجموعەیە تەوافقاتی کرد لە ڕووی اقتصادی، ئەمنی، سیاسی، بازرگانی، مناسباتی بینی عێراق و تورکیا. ئەمە وای کرد پێگە و ڕێگەی پارتی دیموکراتی کوردستان لاوەچی بۆ لە چاو ئەو دەورەیە کە پێشتر لەگەڵ تورکیا بووبی کە موقعێکی ئیستراتیژی تریە بوو، تورکیا ویزە ڕێگای پارتیوانە دەخەڵە لە وەزعی عێراقا بکە. بەڵام ئێستا تورکیا ڕاستەوخۆ لە ئەوزاعەکە دیارە ئەمە بەزەرەر و بە زیانی مۆقعی ئێرانە، بۆیە ئێران بۆەوەی کە هەژمونی خۆی لە عێراقا پێک بێنێ لە گۆشەی چابێ تەمینی ئەو هەژمونی لە هەرێمی کوردستانی شابکە. بە تایبەتی ئیستراتیژی ئێران بۆ دەخاڵەت لە هەرێمی کوردستانە یەکێتی و بنەماڵەی تاڵەبانیە. بەڵام ئێستا بین یەکێتی نیشتیمانی و بنەماڵەی تاڵەبانی خۆیان لەگەڵ قەیرانێکی ناوخۆی حیزبەکەیان لەگەڵ پێگەیەکی زەعیب لە ژێر فشارەکانی دەوڵەتی تورکیایە. ئەمە کافی نییە بۆ جمهوری ئیسلامی، بۆی ڕاستەوخۆ بتوانێت دەخاڵەت و نفوزی خۆی لە هەرێمی کوردستانە گیرکە. ئەیژەوەیە کە احتیاجی بۆیە کە پارتی جۆرێک لە جۆرەکان ڕاکێشێەوە دەری کێشێ لەم شەرایطەیە کە تورکیا ڕاستەوخۆ لەگەڵ عێراقا تەوافقاتی کردووە. لەسەری پارتیشۆ دیارە پارتی بۆی مهمە، بۆی گرنگە کە باڵانسی هێز ڕاگرێ، ئەزانێ ئەوزاعەکانە گۆڕێ، موقعی دەوڵەتانی ناوچەکە ئەگۆڕێ تاسەر ناتوانێ هەموو وەکو دەڵێن هێرکەکانی بخاتە سەبەتی تورکیاوە. بۆیە بۆ لایەنێکی تر بۆ ئەگەڕێکە تا بتوانێت باڵانسی هێزی خۆی ڕاگرێ بە تایبەتی لە بەرامبەر یەکێتی نیشتیمانی، لە بەرامبەر ئەو قەیران و کێشەی کە لەگەڵ بەغا هەیەی بە تایبەتی پارتی باشە زانێت کە ئێران نفوزی هەیە لە ناو حزابەکانی شیعەوانە، دەسەڵاتیان هەیە، حکوومەتی عێراقیان بەدەستەوەی، دادگای فیدراڵیان بەدەستەوەیە، مەسەلەی دارایی و ناردنەدەرەوەی نەوت و بانک و هەموو ئەمانە وردە وردە خەریکە دەسەڵاتی بەغام خۆی سەپێنێ بەسەر هەرێمە. بۆیە بۆ ڕاگرتنی پێگەی خۆی ناچارە ئەویش بێ لەگەڵ بەرەوپیری تاران بچێوە سەفەرکا و لەو نێوە تەوافقاتکەن. بە بڕای من ئەم چوارچێوەیە پیشانمانەدا کە هێزەکان خەریکن هەریەکەی بۆ باڵانسی خۆی ئەگەڕێ بۆی بتوانێت هێزی تازە پیاکە بۆی جێگا و ڕێگای خۆی قایم بکە. من پێم وایە ئەم سەردانەی نێچوان بارزانی لەم چوارچێوەدایە. بەڵام لە پەیوەند بەم سەردانەوە زۆر بابەت لێک دراوەتەوە و تێڕوانی بۆ کراوە بەجیا لەوەی کە خودی نێچیروان بارزانیش باسی لە هەندێک بابەت کردووە کە باس کراون. ئەمێت بۆ نمونە لە مەسەلەی هەڵبژاردنەوە باس بکەم کە زۆرێک پیان وایە پارتی ئەوێت هەڵبژاردننی هەرێمی کوردستان دواخرێت وە بەو پێی کە ئێران پێگێکی بەهێزی هەیە لە عێراقدا و ئەتوانێت بڕیارێکی لەم چەشنە بدات. بۆیە پەنای بۆ ئێران بردووە بۆ ئەوەی کە ئەم ئامانجەی بچێتە پێشەوە. ئێوە ئەمان چۆن دەخوێننەوە؟
لە ڕاستیە ئەم مەسلەی بەدەر نییە هەرچەندە هەم ڕاگەیانەکانی جمهوری ئیسلامی ئەوەندەی من متابعام کردوێ هەم خودی پارتی و سەرانی ئەوان لە ڕاگەیانەکانە باسیەوان کرد کە گوایان سەردانە بە هیچ جۆرە باسی هەڵبژاردن نەکراوە بەڵام من پێم وایە ئەمە بەلارەدابردننی ڕای گشتی خەڵکە هەر بە دوای هەفتەیەک تێنەپەڕی بە دوای با بڵێن گەڕانەوەی ڕاستەوخۆی نێچیروان بەرزانیە ڕاستەخۆ مەسئول بەرزانی سەرۆکی حکوومەت لە دادگای فیدراڵی عێراق شکاتی کرد و داوای کردکە هەموو ئەو پرۆسی کە کۆمیسیۆنی هەڵبژاردن پەیڕەوی لێکرد و تا قرار بوو لە ماوانەیە ئیتر ناوی کاندیدەکان و وەرەقە پڕکاتەوە بڵاوی کاتەوە ئەم شتانە هەمووی ڕاگیرە واتە ئەسا قسە و باسەکان ڕووی لەوەیە کە دادگای فیدراڵ خەریکە ئەو کورسیانەی کە لە سەر بەناوی کۆتاکانەوە سڕایەسا خەریکەن لەژێر ناوی گێڕانەوەی مەسیحەکان بێنێتەوە ئەمە نیشانەدا کە معلومەکە لەو کۆبوونەوانەشا باس کراوە من وەکو لە قسەکان ئەوتم پارتی دەیەوێ پشتی ئەو ئەحزابە نەیارانەی لە عێراقا ببەستێ بە ڕێکەوتن لەگەڵ پارتی بە تەنازولکردن بە تەسلیمبوونی هەر داوایەکی جمهوری ئیسلامی لە هەرێمی کوردستانە پارتی ئەوە جێبەجێ بکە بە خااتری بتوانێت هاوکێشەی هێز هەم لەگەڵ یەکێتی نیشتیمانی و هەم لەگەڵ ئەحزابە شیعەکان کە لەژێر نفوزی ئێرانە ببەستێ بە بڕای من بەدەر نییە حتمما لەژێر پشتی پەردەوە باسی مەسلەی ئەمنی مەسلەی موچە مەسلەی نابنەدەرەوەی نەوت مەسلەی هەڵبژاردنیشی کە لەو مەسلانەی کە حتمما پارتی باسی کردووەوە چا ئاماژەکان نیشانەدەن پێچوانەی و تەسریحاتانی کە نوێنەری سەرۆکایەتی هەرێم ڕایگەیاندووە ئەوەی کە لە ڕاگەیانەکانی جمهوریەوە هاتووە جمهوری ئیسلامیەوە هاتووە حتمما بازم مەسایلانە کراوە و ئەوانەی چێکە لە ئامانجە لاوەشەکانی سەردانەکەی نیچیروان بارزانانی چەند من لە قسەکانی وەڵا باسم کرد ئەو بۆ ئەوەیە کە بتوانێت یەک بعدی ئیستراتیژی تر بۆ ڕاگررتنی باڵانسی هێزی خۆی لەگەڵ حزابی شیعە لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە بەتایبەتی لە بەرامبەر یەکچێتیە ئەو تەوازنە ڕاگرێ بۆیە وردە وردە بەتایبەتی لە قۆناغێکا کە بۆی دەرکەوتووە کە تورکیا ڕاستەوخۆ خۆی دەخاڵە لە وەزی عێراقاکە و اتفاقات لەگەڵ حیزبە عێراقیەکانە و دەسەڵاتی مەرکەزاکان بۆیە پارتیش دەسەوەسان ناوەسێ و ئامادەی هەموو تەنازولەکە بۆ جمهوری ئیسلامی بەخاتەوەی بتوانێت ئەو فشارانەی کە لە مەرکەزاکرێت لەلایەن ئەحزابە شیعەکان و لایەنگرانی جمهوری ئیسلامی ئەوانەیە ئەو فشاران لەسەر خۆی کەم کاتەوە بتوانێت داخوازی و داواکانی بەرێتە پێشەوە کە لە یەکیشیانە مەسەلەی هەڵبژاردن و تاخیرکردن و یا جێبەجێکردنی ئەو مەرجانەیە کە لەسەری هەڵبژاردننی ڕاگرتووە بابەت دوو بابەتی تر کە گرنگە ئاماژان پێ بدەین و لێرە قسان لەسەر بکەینێکیان موچەیە نێچیروان بارزانی وتی چیتر نابێ بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێتە هەواڵ ئایا ئەمە بۆ لە ئێرانەوە ئێران موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ئێرانەوە دیاری دەکرێت یاخود هەروەها مەسەلەی ئەوەی کە پێوترێ ئەمنیەت و ئاسایشی سنوورەکان یان بەگشتی ئەمنیەت و ئاسایشی هەردوو لاکەیکێک بۆ لە تەوەری قسە و باسەکان ئەمانە بەکردەوە ئەکرێمانایان چی بێت بە بڕای من بەر لەوەی باسی موچەکەین مەسلەی ئەمنیە ئەگەر ئێمە چای بە سەردانەکەی نێچیروان بارزانی ببین سێکەین لەگەڵ شامخانی کۆبووتەوە لەگەڵ سوپای پازاران کۆبووتەوە لە غورفەی تایبەتە لەگەڵ خامەناییە دانیشتووە کە ئەمانە نیشانەدەن کە حتا تەرچیبی وەفدەکەی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم کە ڕۆشتووە وەزیری ناوخۆ براوە بەحث لەسەر کۆمیتەی ئەمنی کراوە بە بڕای من ئێران ئەوێت زیاتر ینی ئەم سەردانە لە بۆعدی ئێرانە زۆرتر ئەوێ نفوز و هەژمونی ئێران لە هەرێمی کوردستان بەتایبەتی درێژ بێتەوە بۆ ناوچەی ژێردەسەڵاتی پارتی ئامادەی دەربڕیوە و خودیەوەی کە وەزیری ناوخۆی هەرێم بۆتە ئەندامی کۆمیتی جێبەجێکردنی مەسەلەی ئەمنی لە ژێر ناوی جێبەجێکردنی ئەو قەرارداد و ڕێکەوتنی کە لەسەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە هەرێمی کوردستانە کراوە ئەمە بەهانەیە کە بەدەستەوە گیراوە بۆەوەی کە بتوانرێت نفوزی ئێران لە ڕووی سەربازیەوە و من پێم وایە ئەمە واوەتر لەوە ڕوە کە هێزە ئۆپۆزیسیۆنەکان کۆنتترۆل کرێن یا چەک بکرێن کە ئێستا بە عملی ئەم کارانە جێبەجێ کراوە من پێم وایە جمهوری ئیسلامی زۆرتر باری ئەمنیەتی هەیە بۆ گوێزانەوەی نفوزی خۆی بۆ ناوچەی پارتی و بۆ لێشەوە بۆ سەراسەری هەرم چونکە قەزەی جمهوری ئیسلامی ئێران مەسەلەی معارەزەی ئێرانی نییە لە هەرێمە قەزەی ئەوەیە کە ئەوێ پشتی جەبهە لەو قەیرانە ببەسێکە لە ناوخۆی ئێرانە هەیە ئێمە زانین کە
هەموو ڕۆژێ ئێترازاتی جەماوەری لەژێر ناوی ژن ژیان ئازادی لەسەر مەسلەی کرێ لەسەر مەسلەی موچە لەسەر ئازادیەکان لەسەر مەسلەی حیجاب هەموو ڕۆژێ خەڵک ناڕزاتی هەیە و جمهوری ئیسلامی لەوە گەیشتووە کە ناتوانێت بە تەنیا بە سەرکوت یا بە هەڵخەڵەتاندن یا بە بڵاوکردنەوەی پروپاگەندەی پوچ خەڵک بەرێتەوە ماڵەوە یعنی جوڵانەوەی ناڕزایەتی ژێرپەی جمهوری ئیسلامی لەرزاندووە ئەویش پێویستی بۆیە کە پشتی ئەم لایەنانەی کە کاریگەری لەسەر ناوخۆی ئێرانەیە ببەسێت ئێمە نابێ وەمان لە بیرچێ ئاعترازی جەماوەری لە دژی دەسەڵاتە سەرکوتگەر و فاسد و گەندەڵ و باتڵەکان لە جمهوری ئیسلامیەوە تاگاتە حکوومەتەکەی لوبنان تا سوودان تا هەرێمی کوردستان تا عێراق ناڕزایەتیشی جەماوەری یەک پارچەی چینایەتی هەیە هەموو ڕۆژێ ئەمە قەڵپە بێتەوە ئەوێ ئەوزای کوردستانی عێراق بۆ جۆرە سەرکوتکە کە تەکمیلەی ئەڵلقەکانی سەرکوتگەری لە ناوخۆی ئێران بکە بۆیە من پێم وایە جمهوری ئیسلامی مەسلەی ئەسڵی ئەمنیەت و بەهانەی ئەوەی کە ئەوێ ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە خاکی عێراقا کۆنتڕۆلکە تەنها بەهانە و پاسایەک چۆن تورکیا پەکەکای کردووە بە بەهانەیە بۆ سەرکوتی ناوخۆ و بۆ پێلە ڕاکێشان و بۆ ئەوەی کە تەوازنی هێزە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە عێراقا زامنکە ئێرانی ژەوێ وا بکە مەسلەی ئەمنیەت من پێم وایە یەکێکە لەو دانیشتانەی کە پارتی ملی پێداوە و ئامادەی هەموو نەخشەیەکی جمهوری ئیسلامی بەرێتە پێشەوە بە خاترەوەی لە ڕێگایەوە فشار بخاتە سەر حیزبە عێراقیەکان سەرێکیتی نیشتیمانی وە سازشکەن لەسەر داخوازەکانی پارتی لەوانە هەڵبژاردن لەوانە ڕێبەرکردنی نەوتە مەسلەی موچێ من پێم وایە ئەم چوارچێوەیە لەم چوارچێوەیە هەموو ئەو مەسایلانە بوون بە سیاست بوون بە کێشمەکێشێکی سیاسی لە نێوان هێزەکان کە پارتی تایە سەرێکێتی و ئامادەیە بۆ چینەوەی دەستکەوتەکانی تەنازوراتی ئەمنی حتا زۆر واوەتر لەوەش لەگەڵ جمهوری ئیسلامیە بکە بەڵام بۆ مەسلەی موچە جارێکی تر بپرسمەوە بۆچی مەسلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە وەکو کێشەیەکی نێوان حکوومەتی مەرکەزی و حکوومەتی هەرێم باسی لێوە کرابوو ئەمجاران لە تاران تاوتوێکرێت من وەکوتم مەسلەی موچە لە هەوڵەوە مەسلەیەکی سیاسیە مەسلە هەتا قانونی نییە هەتا مەسلەی مافی خەڵکی کوردستان نیە چکە حکوومەتی عێراقی لەسەر مافی چوونیی هاوڵاتیانەوە حرەکەت ناکە هەموو ئەوانە پایماڵ کراوە ئەو مەسلەی ئەوەیە دەسەڵاتی مرکزی بۆ عێراق بگەڕێنێتەوە سەردەمێ خاڵە سنووریەکان بوو سەردەمێ فڕۆکەخانەکان بوو سەردەمێ داهاتی ناوخۆ سەردەمێ نەوت بوو ئێستا کەوتۆتە سەر موچە قەزەیەکی سیاسی ئەحزابەکان ئەیانەوێ بە ئیمتیاز وەرگرتن و بە تەنازول پێکردنی پارتی بە پلەی یەکەم ئەو کارە بکەن بە تایبەتی کە ئێستا پارتی لەسەر موچە مەسلەی موچە و هەژماری منەوە تەریک ماوەتەوە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بە جۆرێک لە ئەنگری حکوومەتەکەی سوودانین یەکێتی خۆی شەکە لەو فشارانەی کە نەخشەی حیزبە عێراقیەکان لە هەرێمی کوردستان ئاباتە ڕێوە بۆیە پارتی ئەوێ لە ڕێگای فشاری خستنە سەر ئەحزابەکانی عێراق پشتیوانی ئێران بەدەست بێنێ داوای لە ئێران کردووە کە ئەو فشار و بربەستانی کە لەسەر مەسلەی موچایە لەسەرەوەی کە ئینتیخابات بە زەرەری پارتی بڕێوە ببرێ لەسەرەوەی کە نەوت ڕاگیراوە ئەوێ ئێران بکاتە دەزمایەک تەنازولی بۆ بک بە هەموو نوعێک کە ئێران چی ئەوێ بە خاتریەوەی ئەو فشارانی کە دادگای فیدراڵ ئەیکا یا ئەوانی کە ئەحزابەکانی ناو لیستی هاوانگی عێراقیکەن لەسەر خۆی هەڵگرێ و خاویان کاتەوە ناچار امتیازیان لێ وەرگێ هەروەکوتم لە سەکانی پێشووترا ئەوە تا تازە بە تازە نێچیروان بەرزانی گەڕاوەوە یەکسەر مەسئول بەرزانی سکاڵایەکی لە دادگای عێراقی تۆمار کردووە یەکسەر دادگا جوابی مثبەتی پێیاوەتەوانێ ئەمە معادلەکەی گۆڕیوە ئێستا ئەوە یەکێتی کەوتۆتە تەبلیغاتی کەین و نابێەوە بێ بەڵام پێشووتی ژەر پێداگیریە کرد کە لەسەرەوەی کە هەڵبژاردن و موچە بۆ شێوە بێکە خۆیەوێ بەڵام ئێستاوە هاوکێشەکە بە جۆرێ نیشانمانەدا کە تەوافقات لە بینی پارتی جمهوری ئیسلامی کراوە لەسەر مەسلەی موچەیە لەسەر مەسلەی ئەمنیە لەسەر مەسلەی انتخاباتە لەسەر مەسلەی ناردنە دەرەوەی نەوتەکە ئەمانە ئێستا خاڵ و مەسلەی ناوکۆکەی کێشمەکێشی نێوان پارتی و حکوومەتی مرکزیە بۆیە بە بڕای من لەسەر موچەش لەسەر ئەمانە قسە کراوە معلومە دەسەڵاتی عێراقی لەژێر نفوزی ئێرانە و ئێران ئەتوانێت زۆر لە هاوکێشەکان بە قازانجی خۆی بگەڕێ بەڵام وەختی ئەم گۆڕانکاریانە لە عێراق ڕۆیە کە پارتی تەنازولی زیاتر بۆ جمهوری ئیسلامی بکە و جواب بەداوەکانی باتەوە